دوای ئاوارەبوونی کوردانی دانیشتووی قەزای خوڕماتوو لە ئێستادا نزیکەی 3500 خێزان گەڕاونەتەوە و زیاتر لەو ڕێژەیەش تا ئێستا لە سنووری گەرمیانن. هۆکاری سەرەکی نەگەڕانەوەشیان بۆ زیادی خۆیان نەبوونی ئەمنیەت و سوتان و ڕوخاندنی ماڵ و خانۆکانیانە. باس لەوە کەن وەزع ئارامە وەزع شار ئاوهایە و ئەگەر وەزع تایسە ئارامە بڕۆن سەیر خانۆکان ئێمە بکەن. تایسە خانۆکانمان ئێمە داگیر کراوە. من سێرم لێتێ لە قایمقام دووست دیێتە ئێرە و لاف لێدا لەبەر ئەوەی کاگە ئێوە بگەڕێنەوە شارەکە و بۆکوێ بگەڕێنێمە بە هیچ شێوەیە بە ئەوەی ئەگەر تا پێشمەرگە نەگەڕێتەوە شارە ئێمە ئامادەنین بڕۆینەوە. ئەگەر پێشمەرگە بێت ئێمە چیمانەیە ئێمە حەزەکەین پێشمەرگە بێ بەلەزا عیبمان بی والله ئێمە سقەکەمان نەماوە لەبەرەوە ناگەڕێنەوە زەمان نییە گەڕانەوەکەمان تا ئێستا یەکی وعدی نەداوەمان گەڕان و زەمانومانە والله سقەبەکەی مان بکاتەوە لەبەرەوە خەڵکێکە بێ ئاترێکێ بێت زەمانمان بکە و هیچ کێشەیەکمان ئێمە چینە بار ماڵ حاڵخۆمە بەس خەڵکەکە ترسێ جارێت دوو دڵە نیوە لێرە جێماوە نیوەسە گشتی کرێت دوو بنێکی وڵاهی ئێمە وەکو داواکاریمان ئەوەیە بگەڕێنەوە شارەکەی خۆمان بەڵام زەمانەتێکمان بێ لەو شارە کە کەس تەعدامان لێ نەکا کە کەس نیەتە سەرمان بۆ نمونە لە ماڵەکەی خۆمان من دەوانچەیەکم پێ بێ بتوانم دیفاع خۆمی پێ بکەم من ئەگەر بڕۆمەوە هەر ئاوا بە قەمسەڵەکەی بەرمە و یەکێک بێت تەعدام لێ بکە نەتوانم بۆچی بگەڕێمەوە. لە چەند ڕۆژی ڕابردوو قایمقامی قەزای دووسخورماتوو بە وەکالەت بە مەبەستی گرتنەبەری ڕێوشوێنی ئەمنی و پاراستنی سەرماڵی هاوڕاتیانی ناوچەکە و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان سەردانی ئیدارەی گەرمیانی کرد و چەند بەڵێنێکی بە ئاوارەکاندا لای خۆشیەوە ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلاحەدین ئومێدی خواست ئەو هێزەی لە خوڕماتوو جێگیر کراون جێی ڕەزامەندی هەموو لایەک بن و بتوانن خزمەت بە هەموو لایەک بگەێنن. وتباحثنا عدة أمور أهمها لێکۆڵینەوەمان لە ئاوارەبوون و گەڕانەوەی برا کوردەکان بۆ شوێنی خۆیان لە قەزای دووس کرد و هەوڵ دەدەین قەرەبووی زیانە مادیەکانیان بۆ بکەینەوە کە بەسەریان هاتووە. هەمومان دەزانین پێشتر هاوکاری و خۆشەویستی لە نێوان کورد و عەرەب و تورکماندا هەبوو لەو قەزایەدا دەشمانەوێت لەمە دووە دەسەڵاتی یاسا سەروەر بێت لەو شارەدا و هەموو لایەک مافی پارێزراو بێت. لەگەڵ وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراقیش سەردانی ئاوارەکانی دووزمان کرد و باسمان لە شێوازی دابەشکردنی هاوکاریەکان کردووە بەسەر ئاوارەکاندا. ئومێدمان وایە ئەو هێزانی کە هاتوونەتە خوڕماتوو کە هێزێکی بێلایەن بن و هێزێک بن بە یەک هەنگاو سەیری هەموو لایەک بکەن بە یەک چاو سەیری هەموو لایە بکەن و تاکو ئێستا لە 21 ڕۆژی ڕابردووە ئومێدێک هەبووە کە ئەم هێزە بەباشی تەعاملی کردووە و ئومێدمان وایە کە تا دوایی بمێنێتەوە و ئەم هێزە بتوانێت بەو شێوەی کە ئیساکان گاوەکانی جێبەجێ کردووە. بەپێی داتا و ئامارەکانی لایەنی پەیوەنددار لە دوای ڕووداوەکەی 16 ئۆکتۆبەر نزیکەی 9000 خێزانی کوردی خوڕماتوو ئاوارەی سنووری گەرمیان بوون و لە ئێستاشدا نیوەی کەمتر لەو ڕێژەیە گەڕاونەتەوە ناوچەکانیان. نەگەڕانەوەی بەشێکی زۆری یاوەرەکانی خوڕماتوو بۆ زیێدی خۆیان پەیوەستە بە نەبوونی سەقامگیری ئەو بارودۆخەی کە لە ناوچەکەیان هەیە و ئەوان دووپاتی دەکەنەوە بە جێگیربوونێکی هێزی هاوبەش بۆ ناوچەکەیان و دڵنیایی لە سەقامگیریان دەگەڕێنەوە بۆ خوڕماتوو. پشتیوان وەنداوی کەناڵی ئەسمانی پەیام گەرمیان.